قسە و باسەکانمان لەگەڵ میوانەکەمان سەردار ئاشۆکانی پارێزەری ڕاوێژکار کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک سەردار سڵاو لێبێ و بەیانیت باش. ڕاستەوخۆ پرسیارەکەی خۆم ئاڕاستی بەڕێزەکەم. لە کۆندا ژنوپیایەک 50 ساڵ پێکەوە دەژیان، بەڵام ڕێز هەبوو، خۆشەویستی هەبوو، چەنەها کێشیان هەبوو، بەڵام قەت نەدەگەشتنەوە بڕیاری کە لەیەک جیا ببنەوە. لەبەرەوە هاوسەرگیری ئەو کاتە لەو کاتە جیابوونەوەکان زۆر کەم بوو لە چاو ئێستادا. بەڕێستان ئەمە بۆچی دەگەڕێنەوە؟ کارە سەرێکەکانی ئەو ڕێژە زۆری جیابوونی هاوسەران لە ئێستادا چییە؟ بەیانی باش سڵاوڕێز بۆ هاوڵاتیان بۆ بینەران و بیسەرانی کورسات. هۆکارەکان زۆرن بۆ جیابوونەوە بە تایبەتی لە سەردەمی ئێستا. ئەگەر پۆلین بکەین هۆکارەکانی ئابووری هەیە، تەکنەلۆجیا هەیە، هۆکاری نەفسی هەیە و کەناڵی ڕاگەیاندنیش هەیە. ئەگەر سەرەتا باسی هۆکاری ئابووری بکەین، بێکاری و خراپی ژیان، خراپی و باری ژیان نەبوونی خاستن لە وەختی ئێستادا باری ئابووری خەڵک خراپە، خەڵک بێموچەیە، خەڵک ماوەیەکی زۆرە کێشەی ئابووری هەیە. ینی وەی کردیە داواکاری ئافرەتان لە ماڵەوە، پیا و کار و کاسبی نییە. ئەوە دەستەباری چاولێ کەریشەوە، ینی دەبینین ئافرەتی ماڵەوەیە چەماشا دەکات جیرانەکەی وەزعی باشە، ئیمکانیەتی باشە، هەموو شتێکی دابین کراوە لە بۆی ئەویش هەمان داواکاری و تموعی هەیە، بەس پیاوەکە لە توانای دانیە لێرەدا کێشە دروست دەبی. باشە ژن لەو حاڵەتە زۆری داواکاری دەبی، کێشە دروست دەبی لە بینی ژن و مێردا و هۆکارەکە یەک لە هۆکارەکان، بەس هەموو هۆکارەکە ئەوە نییە، یەک لە هۆکارەکانە کە تەلاق دروست دەبی. باشە هۆکارەکانی دیکە چی دیاریکراوی؟ بەڵێ فەرموو. هۆکاری کۆمەڵایەتی و ڕۆشنبیریشمان هەیە، یعنی یەک لەوانە ئەو هۆکارانە زوو بە شودانی کەس زوو بە شودان وا دەکا ئەو کچە لە تەمەنێکی هەرزەکاری یان لە 14 و 15 و پێشەوەی کەمتر لە 18 ساڵیان نەزانی ئەرچی ئافرەت چیە لە ماڵەوە، نەزانی دەوری خۆی نەزانی ببینی، بە منداڵی بە شووی دەدەن، تێک ناگەن، حەز بە مەسئولیەتی خۆی ناکا و ئافرەتە کە تەمەنی منداڵە، تەمەنی ینی لە 18 کەمترە، ینی ئەوە لێک تێنەگەیشتن دروست دەبی و ناچارە ئەوە دەگاتە حاڵەتی تەلاق. یەکێشتر لە هۆکارە کۆمەڵایەتەکان تێکەربوونی کەسوکارە لە هەردوو تەرەف، چ لە تەرەفی پیا و چ لە تەرەفی ژن. دەبینی خوشی ئافرەتەکە داچی پلچی خەزی نزیکی لە ئافرەتەکان تێکەری ژیانی ئافرەتەکە دەبن. بە هەمان شێوەش لای پیاوەکە خوشی گەورەی داچی کەسوکاری نزیکی تێکەری ژیانی دەبن، لۆ ژنەکە دوانیە ئەو دەری لۆ پیاوەکە دوانیە، لۆ منداڵتان نابی، لۆ ئەوەت بۆ ناکە، لۆ ئەوەت بۆ ناکە، ینی وە لێدە ینی کەسی تر هاان کەسی تر تێکەڵی ژیانیان دەبی و ناچار دەبن، ینی دەگاتە تەلاق. هۆکارشتری کۆمەڵایەتی تەکافوە، ینی هاوشانی یەکتر نین لە هیچ ئاستێکی کۆمەڵایەتی خوێندەواری ئابووری ئەوانە ینی بە سوتفە زەواجیان کردیە، پێشتر یەکیان نەناسی هاوشانی یەکتر نین. ئەو هاوشانیە وە دەکا ینی ئاخیرن لە نەتیجە ئاخیری دەگاتە تەلاق. هۆکاری شترمان هەیە هۆکاری تەکنەلۆجیا، خاستن ڕێزمێ بۆ ئافرەتان و خوشکان خراپ بەکارهێنانی مۆبایل لە سناپ و لە تیکتۆک بەردەوام زۆربەی ئافرەتان ئەوانەی تازە دەگەنە ناو ئەو تەمەنە و مۆبایل بەکاردێنن لەبەر سناپکردن و لەگەر برادەر و لەگەر داک و خوشک و کەس و کار و برا ئەوانەی ئەرچی ماڵەوە لەبیر دەکات، ینی وەی لێ هاتی ینی ژنەکە بۆ کاکسەردار بۆچی تەنها ژنان کاکسەردار بۆچی تەنها ژنان لە بەکارهێنانی سۆشیاڵ میدیا کاریگەرن؟ باسی ئەوەش دەکەین، با دەگەینە باسی پیاویش خوارژن نیە. خێزان هەیە ینی هەم پیاوەکە لە سوچەکی ماڵەکە خەریکی مۆبایلە، هەم ئافرەتەکە ئاگان لە یەکتر نییە، ئیلاگە لە وەختی ناخواردێ یەکتر بین لە سفرە. هەر مەوەسم هەر ئافرەت نییە. باش کاک سەردار، ئەمە ئەم بابەتانی کە جەنابە باسە کرد و کە هەمومان ڕۆژانە بەرگوێمانەکە سۆشیال میدیا و نازانم وەزعی ئابووری و دارایی و نەبوونی ئیش و کار، یعنی ئەمە ئەبێتە هۆیەوەی کە کابرا پیاوەکە یاخود ئەم هاوسەرە هەستن بۆی کە جیا ببنەوە ژیان و ماڵی خۆیان تێک بن و یوا هەیە مناڵیشی هەیە مناڵەکەی سەرگەردان ببێت
ئەمە نابنە هۆکار یاخود هۆکاری تر ئەوەیە کە تۆ توانی دابنیشی بە چارەسەرم کێشانە حەلبکەی ینی جاری وایە تۆ دوو کەس بەیەکەوەن بە خۆشەویستی زەواجیان کردووە بە خۆشەویستی بەیە گەیشتون چەندین ساڵ پەیوەندیان هەبووە دوای سێرەکەی یەکێکیان خیانەتەکە ینی ئەمە نابنە هۆکار بۆ ئەوەی کە تۆ جیا ببنەوە. وڵا جیابوونەوەی ئافرەت لەگەر پیاوەکەی شەد نییە پێشتر خۆشەویستی یەکتر بن خۆشەویستی یەکتریش بوونەوە هەر جیاش بوونەتەوە یعنی معناوەنێ کە یەکشیان خۆش بیتەوە هەتا دنیامایە پێکەوە دەبن ئەمە مەبەستەکەم ئەوە نییە کە تا هەتا بەیەکەوە بن نەخێر چۆن عەقدەکەیە کە تۆ ئەم دوانە بەیەکەوە هاوسەرگیریەکەن هەر ئاواژ ڕێگەیەکی شەرعی و یاساییشەیە کە ئەم دوانە بەیەکەوە جیا بنەوە بەڵام باسی ئەوەکەین کە چۆن جیا نەبنەوە یعنی چۆن بتوانێت کێشەکان چارەسەر بکەن کێشەکانی خۆیان چارەسەر بکەن بۆی ئەم پەرتەوازەیی و ئەم شێوانی شیرازەی کۆمەڵگا و ئەمانە ڕوونەیە باس قسەکەی من ئەمەیە. والله ئێمە لە دادگاکان بە تایبەتی دادوەرە بە ڕێزەکان پارێزەرەکان ئێمە دائیمەن هەوڵ دەدەین هەوڵماندایە بە هەتا بگاتە و عادەی پێک بینین هیچ دادوەرێک لە هەولێرە من بە قسە لە هەولێر دەکەم لەبەرەوەی من دانیشتوی هەولێرم زیاتر ئیشەکانم لە هەولێرە دادگاکانی باری کەسی بە هەموو بتوانیان هەوڵ دەدەن هەوڵیشیان داوە هەتا مەجال تێدابی پێچیان بینی پێک بینن نەگاتە تەلاق بە تایبەتی ئەو عالەتانەی کە منداڵیان لە نێوانە کە منداڵیان هەبوو هەموو لایەنەکان پارێزەرەکان و دادوەرەکانیش هەم هەوڵیان داوە بەردەوامیش هەوڵ دەدەن نەگاتە تەلاق بەسکە ئەوان بڕیاری خۆیان دابی هیچ ینی بڕیاریان دابی تاوە پاشگەز بوونەوە ناکەن زۆر جار عالەت دەبینە من بخۆم هاتە پێشم کە منداریان هەیە تەلاقیاندایە ینی منداریان هەیە ینی دوو سێ و چار منداریشیان هەیە حالەتی تەلاق ڕوو دەدا. ڕاستە کاک سەردار باسی دادگاکانت هۆکاری بەڵێ لە دادگاکان زۆرینی جار دەبینین کەیسەکان دوا دەخرێت بۆ ئەوەی ئەگەرم دوو هاوسەرە بتوانێت لەو کاتەدا نێو بژێک بکرێ یاخود بتوانێت کێشەکانیان چارەسەر بکرێت تا چەند دادگاکان لە ڕێگەیەوەی کە کەیسەکان دوادەخات توانراوە کێشەکانی هاوسەران هیچ نەبێ کەمتر بکرێتەوە لەو ڕێژەی کە هەیە. وەڵا بێگومان کاریگەری زۆرە دادگاکان دادوەرە بە ڕێزەکان دائیمەن مماتەڵە دەکەن لەوەی یەکلا بکرێتەوە کەسیانە کەیسانە دائیمەن هەوڵ دەدەن تاخیری بکەن دوا بخەن مەوعیدی مرافعات دوا بخەن لەوەی مەجالێک بێتە پێش یان یەکێک تەدەخولکایان داواکاری گشتی دەخولکایان توێژەری کۆمەڵایەتی یان تەرەفێک لەولا تەرەفێک لەولا دروست دەکەن لەبەر ئەوەیدا مەجاڵی شتێدابی پێشیان بینن بیانگەنێ یەکتر ئەوە دائیمەن هەوڵە دە بەجگە هیچ مەجال نما ئەوان بڕیاری خۆیان دابی دادگا چی بکەیانی لەوە زیاد چی پێ دەکرێت ئەوە بێتگە لەوانەمە هۆکاری تریشمان هەیە ینی هۆکارە نەفسیەکان ینی ژن و مێر دائیمەن ڕێک ناکەون دائیمەن ڕێک نەکەوتین ژن و مێر ئەدا لە هەردوو لا تەرەف ینی لەوانەیە هەڵەکە لە هەردوو لایبی لە هەر لایەکی نێمە بەسم هەردوو لایە دائیمەن یعنی ناکۆکن ئەو برێ شەش ئەو دەری عەفت ئەو برێ ڕەش ئەو دەری سپی ینی وەی لە هاتی وەی لێ دێ ینی هیچ ڕێزێک نامینێ مندار ینی حیساب لەو منداریش ناکرێ ئەو کاتە ئەگەر منداریشیان هەبی هەموو شتیان ینی لە بەرچاو دەکەوی ناچار دەگەنە تەلاق. کاک سەردار جەنابەت بۆ پێی کە پارێزەری ڕاوێژکاری تو ئەزمونێکی زۆرە هەیە ینی پێمان بڵێ زۆرترین ئەو کەیسانەی کە ڕوو لە دادگاکەن بۆ جیابوونەوە چین ینی ئەمە لایەنە ئابوووریەکەیە لایەنە بڵێن خێزانیەکەیە خیانەتە خیانەتی زەوجیە کام کەیسانە زیاتر سەردانی دادگا ئەکەن بۆ جیابوونەوە. وەڵا وەکوتم هۆکارە نەفسیەکان ڕێک نەکەوتین ژنم بێتەوەی تازە باسم کرد یانیان لە ڕووی فکریەوە ئەرچی خۆیان نازانن نە پیاوەکە ئەرچی خۆی دەزانی وەکو پیاو نە ژنەکەش ئەرچی خۆی دەزانی وەکو ژنی ماڵ ینی ینی ڕێزی مقابل یەکتر ناگرن ینی ئەوە پێ نەگەیشتینە ئەهلی ئەوە نین جارێ زوو بکەن بە قەنەعەتی من ژن لەسەرەوەی 20 ساڵ هەتا 25 ساڵ زەواج بکە باشتر نەک لە 18 و 20 ئەوانە یعنی ئەگەر لە چەندی زیاتر عمری هەتا 25 بڕوە زیاتر تێدەگا زیاتر پێدەگا دەزانی ئەرچی چییە وەکو ژن پیاویش هەر لەو تەمەنە پیاو هەیە ژنی هینایە عمری 17 ساڵە بابی بۆی هینایەتی ڕۆژی دادرەنجی شەو لە کافتریایانە و لە مۆڵانە و لەو شوێنانەی ئاگای لە ئافرەتەکەن یا ئافرەتەکە هەر چەندی سنجین و سەلاریشبی لەگە ئەو پیاوە ژیان زەحمەت دەبی یعنی ئەمە هەر
نارین هەر خەتاوی ئافرەتە خەتاوی پیاویش بە دەرەجەیەک لەوانەیە وەکو یەک جار عالەت هەیە پیا و پیاوەکە زیاتر ینی تاوانبار دەبی لەوەی تێکدانی شیرازی ئەو خێزانە ینی داکوبابیش دەوری ئەوان نبینن کە منداڵ ژنیان لە بۆ هینا ئافرەت زەواجی کرد ماڵێکی جیا بۆ دەکەن ئەوان بە کەیفی خۆیان دەبن ینی لە کۆنە سەردەمی بابوو باپیرانی ئێمەوان نەبوو کابرا ژنی بۆ کوڕەکەی دێنەیە کچەکەی مێری دەکرد ینی لە نێزیکی خۆیان بوون ئاگایان لێک بوو ئیدارەیان دەدان ینی وەی لێ کردو ژیانەی ینی پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێز بوون ڕێزی بەرامبەر هەبوو بەس ئێستا بە زۆربەی ئەوە نما ینی هۆکاری سەرەکی ناپاشی هاوسەریشەیە ینی یەک لە بەس بە دەرەجەی کەم ئەوەندە نیە ناپاشی هاوسەری بەڵێ کاک سەردار ناپاشی هاوسەری سەبەبش تریشمانەیە ئەگەر مەجالم دەن ئەگەر مەجالبی کەناڵ ڕاگەیان نەکان هەندێک کەناڵ هەیە بە ئەنقەز دەیانەیە شیرازی خێزان تێک دەن کەناڵی تەرفیهی هەیە بەرنامەی هەیە بەس ئەوەی وە دەکا پیا و ببتە دەعبایەک ژنەکەی خۆرشی لێ بیتەوە ینی وا دەزانی ئەو کەناڵە قسەی ئەو کەناڵە دەکەی ئەو ژنە ئەو ڕێکخراوانەی ئافرەتان ژنان ینی وا دەکەن ژن دژمنی دەبێتە پیاوەکەی کەچی لە ئەساساوە نییە بەڵێ سپاس بۆ سەردار ئاشۆکانی پارێزەی ڕاوێژکار کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ.